سڵاو بەڕێزان گرنگترین ماشێتواڵی ئەمڕۆی بەشێک لە میدیاکانی جیهانتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمەڕ و لا زۆرێک لە میدیاکانی جیهان با گرنگیەوە باز لە خۆپیشاندانە ملیۆنەکەی مەیدانی تەحریری بەغدا کراوە کە لەلایەن بە پشتیوانانی موقتەدا سەدر کە خۆی بەژای تێدا کرد خۆپیشاندانەکە بەڕێوە چوو. ماڵپەڕی نیویۆرک تایمز بڵاوی کردوتەوە دروشمی خۆپیشاندەران نەخێر بۆ دزەکان و بەڵێ بۆ چاکسازی بووە. سەدر لە بەردەم جەماوەردا ڕایگەیان ئێمە ئەمڕۆ لە دەواازەی ناوچەی سەوزین و سبەینێ خەڵکی دەچنە ئەو ناوچایەوە. بەرپرسانی باڵای عێراق لە دوورکردنەوەی سەدر دەترسن چونکە توانای چەکی هەیە و هەروەک چۆن لە ڕابردوودا یەکێک بووە لە دوژمنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق لە ساڵانی ڕابردوو دەروها وێنەیەکی خۆپیشاندانە ملیۆنەکەی دوێنی مەیدانی تەحریریش لەگەڵ هەواڵەکەدا بڵاو کراوەتەوە. لە ماڵپەڕی دوێچەڤێلەش بڵاو کراوەتەوە کۆمپانیای تۆتاڵی فەڕەنسی بە بڕی 750,000 یۆرۆ سزادرا بە تۆمەتی ڕەشە و بەرتیل. دادگا فەڕەنسیەکە جەخت دەکاتەوە کە کۆمپانیای تۆتاڵ بڕێک لەو پارەی لە ساڵی 1996 بۆ 2023 لە پرۆگرامی نەوت بەرامبەر خۆراکی نەتەوە یەکگرتووەکان وەریگرتووە بەخشوێتی بە بەرپرسانی عێراقی. لە ساڵی 2013دا بە شێوەیەکی سەرەتایی ئەو تۆمەتانە بەسەر ئەو کۆمپانیا فەڕەنسیەدا ساغ بووەتەوە. لە ماڵپەڕی گاردیانی بەریتانیش بڵاو کراوەتەوە ئاگربەست لە سووریا دەستی پێکرد و ئەمریکا پێشبینی شکاندنی ئەو ئاگربەستە دەکات. لە ناوەڕاستی ئەم شەوەوە ئاگربەست لە ڕێکەوتنی لە نێوان دوای ئەوەی کە وڵاتانی زلهێز ڕێکەوتنییان کرد لەگەڵ بەشێک لە وڵاتانی زلهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگربەست ئەنجام درراوە لە سووریا. ڕۆژی هەینی ئەنجومەنی یاساییش بە کۆی دەنگ داوای کردو هەموو لایەنەکان پابەندی ئاگربەستەکە بن لە سووریا. لە کۆتاییدا بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردون کە ئەویش باس لە برسێتی دەکات. برسێتی کێکە لە هۆکارە سەرکیەکانی مردن بە شێوەیەک بەپێی سەرچاوەکان ڕۆژانە 20 بۆ 25,000 منداڵ بەهۆی برسێتیەوە دەمرن. بەپێی داتاوزانیاریەکان نزیکەی لە سەدا 11 دانیشتوانی سەرزەوی برسید کە ئەوەش دەکاتە نزیکەی 805 ملیۆن کەس لە سەرزەوی. ساڵی 2010 7.6 ملیۆن منداڵ لە جیهاندا بەهۆی برسێتیەوە مردوون. هەروە لە سەدا 98 برسێتی لە وڵاتە ناو پێشکەوتوەکاندا بەدی دەکرێت زیاتر لە 526 ملیۆن کەس لە کیشوەری ئاسیادا برسید. هەروە وێنەی دوو منداڵی لە شاری حەمسی سووریا بڵاو کردوتەوە کە ئاماژەیەک بۆ جەنگی ناوخۆی ئەو وڵاتە کە ڕێژەی برسێتی لە وڵاتە و لە جیهانیش زیاد کردووە. بڕگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.